پایتەخت میدیا دەچێتە ئەو گوندەی کوردستان کە کازم ساهێر وەکو مامۆستا دەرسی لێوتوێتەوە. زانیاری لەسەر شوێنی مانەوە و ئەو قوتابخانەیەشی کە تێیدا مامۆستا بووە ئاشکرا دەکەین. خەڵکی گوندەکەش لەبارەی کازم ساهێرەوە قسە بۆ پایتەخت میدیا دەکەن. تاوەکو ئێستا زانیوتە بەشێکی گرنگی ژیانی کازم ساهێر ئەو ناوەی جیانی عەرەبی بە قەیسەر ناوی دەبەن لە ناو قوتابخانەیەکی قوڕی گوندێکی دوورەدەستی کوردستاندا تێپەڕیوە، قوتابخانەیەکی لە قوڕ دروستکراو. گەنجێکی عەرەبی فێری مرۆڤایەتی کرد و دواتر بۆ یەکێک لە گەورەترین دەنگەکانی جیهان. کازم ساهێر توێ غرفێدا نووسێتگە ئایلا خۆدا. کازم ساهێر لە نوێترین دەرکەوتنیدا لە پۆدکاستی ئەیبی تۆکس پەردە لەسەر یادگاریەکانی هەڵدەداتەوە. چیرۆکەکە دەگەڕێتەوە بۆ 40 ساڵ لەمەوبەر. ئەو کاتەی کازم ساهێر گەنجێکی تەمەن 20 ساڵان بووە. ڕژێمی پێشوو، ڕژێمی بەعەز، وەکو مامۆستایەکی سەربازی ڕەوانەی شاخەکانی کوردستانی کردووە. ساڵێت حوتەیە هاتە ئێرە هەنە تقریبا ساڵێکی پشت هەل لێرە بی. بچووکێمە هەندێکە لاڵت خواند تێت و وەختە گەشتە خواندنێ لاڵت خواند. پشت و فترەکی خلاص بی لێرە وەختی لێرەژی خوفێلە تەمبیرد کرد. یعنی هێشتا نەببیێ؟ نانە خوفێلت کرد. وجی نزانی لێ داد بەس هەر دەستێدا هێدی وەختی لاڵمە چوو هێدی مە نەزانی سوەردوێوە جار بۆ جارێ کەسێکی نیشادا هاریکاری لێ کرد نزانم چ بێ فێلە تەمبیر بێ. ئامانجەکە تەنها وانەوتنەوە نەبوو، بەڵکو جێبەجێکردنی سیاسەتی تعریب بووە. کازم ساهێر خۆیدان بەوەدا دەنێت دەڵێت ئێمەیان نارد بۆ ئەوەی عەرەبی فێری برا کوردەکانمان بکەین، کەچی ئەوان منیان فێری مرۆڤ دۆستی و ژیان کرد. کازم ساهێر لە بەشێکی تردا دەڵێت خەڵکی ئەو گوندانە بە میهرەبانی خۆیان سوودیان بە من گەیاند. من لەوانەوە فێری زۆر شت بوو. ڕوودەکەم لەگەڵ خۆم بردبوو لەوێ دادەنیشتم و ئاوازم دەنووسی. کازم ساهێر ئەو کاتە چۆتە گوندی بێناتانی سەر بەناحەی گردەسێن. هێشتا قوتابیەکانی کازم ساهێر لە ژیاندا ماون و یادگاریەکانیان لەبیرە. ئەوان قسەیان بۆ پایتەخت میدیا کردووە. یەکێک لە قوتابیەکانی ئەو سەردەمەی دەڵێت مامۆستا کازم پێی ناخۆش بووە کە لە ناو پۆلدا بە کوردی قسە بکەین. ئەمە ئەو ڕاستیەتاڵەیە کە سیاسەت چۆن دەیویست زمان و نازنامەیەک بسڕێتەوە، بەڵام لە کۆتاییدا میهرەبانی خەڵکی کوردستان کاریگەری خۆیان لەسەر شەخسیەت و کەسایەتی ئەو هونەرمەندە جێهێشت.